لە کۆتاییەکان نزیک دەبینەوە تا دێت ڕکابەریەکان تونتر دەبن. هەر زانکۆی وارەزوێتی کە خۆی لە قۆناغی کۆتایی ببینێتەوە و ڕکابەری بکات لەسەر بردنەوەی نازناوی ئەستێرەکانی زانکۆ بۆی هەریەکە و هەموو هەوڵێکی خۆی بەگەردەخات تاکو و دەرەنجامێکی باش بەدەست بهێنێت. لە بەرنامەی ڕابردوو هەردوو زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی و زانکۆی کوردستان بەریەککەوتن. سەرەتا زانکۆی کوردستان ویستی زانکۆی ئەمریکی بە دوای خۆی بخات بە هەڵبژاردننی چەند کەتەگۆریەک تاکو تووشی لە دەستدانی خاڵیان کات. سەرەتا زانکۆی ئەمریکی بە دوایان کەوتن بەڵام لە دوای چەند کەتەگۆریەک پلانەکەیان گۆڕی و زانکۆی کوردستانیان لە نێوان چەند کەتەگۆریەک بەجێهێشت وایان لێکردن خاڵی زۆر لەدەستدان. بەڵام لە نیوەی بەرنمەکە زانکۆی کوردستان هەستایەوە و بە دوای زانکۆی ئەمریکی کەوت لە بەدەستهێنانی خاڵ. بەڵام بوونی شانسێکی زۆری زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وای لێکردن لە دوو کەتەگۆری کە هیچ زانیاریەکیان نەبوو بە بەخت وەڵامیان هەڵبژارد و توانیان خاڵ بەدەست بهێنن. ئەمە شوای کرد زانکۆی کوردستان لە دواوە بمێنێتەوە. لە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسی وەک هەمیشە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی لە زانیاری تاکە کەسیدا زۆر زیرەک بوون و توانیان با خاڵێکی زۆر زانکۆی کوردستان بەجێبهێڵن. زانکۆی کوردستان ئەگەرچی ڕکابەرێکی سەرسەخت بوو بەڵام لە ئاست هەڵمەتەکەی زانکۆی ئەمریکی خۆی ڕانەگرت و تووشی شکست بوو. ئێستاش ڕوبەڕووبوونەوەی دووەم لە چارەکی پێشکۆتایی دەست پێ دەکات. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. خۆشویستانم زۆر خۆشحاڵم بە دیداری ئێوە ئازیشا دەبم لە قۆناغی چارەکی پێشکۆتا. سێهەم دوو زانکۆ کە ئەمڕۆ بەشدارن و ململانێ دەکەن بۆی نزیک بنەوە لە فاینەڵ دوو زانکۆ کە بریتین لە زانکۆی نێودەوڵەتی تیشک. من ناوم محەممەد سوڵتانە تەمەنم 21 ساڵە قوتابین لە بەشی دەرمانسازی قۆناغی سێم لە زانکۆی نێودەوڵەتی تیشک. ئامانجم وایە لە داهاتوودا ببم بە توێژەرێکی سەرکەوت و لە بوارەکەی خۆمدا. من ڕایۆژ ڕزگار تەمەنم 23 ساڵە فێرخوازم لە بەشی ئەندازیاری کۆمپیوتەر لە قۆناغی چوارم لە زانکۆی نێودەوڵەتی تیشک. هیوادارم لە داهاتوودا بم بە ئەندازیارێکی سەرکەوت. من ئوسامە سامی تەمەنم 21 ساڵە قوتابیم لە قۆناغی دوی بەشی یاسا لە زانکۆی نێودەوڵەتی تیشک بە هیوام لە داهاتوو ببم بە لێکۆڵە. ناوم بێات سەروەرە تەمەنم 23 ساڵە قوتابی قۆناغی چوارەمم لە بەشی پەیوەندی نێودەوڵەتی دیبلۆماسیەکان لە زانکۆی نێودەوڵەتی تیشک بە هیوام لە داهاتوودا بم بە دیبلۆماتکارێکی سەرکەوتوو. چونکە ئامانجمان هەر سەرکەوتن بۆ لەو بەرنمەیە کە بەشداریمان تێدا کردی و لە قۆناغی یەکەم و دووەم بە ئەنجامێکی باش سەرکەوتین هەر بۆیە ئامادە باشی زیاترمان کرد لەگەڵ هاوڕێکانمان و ئینشاڵە لەو قۆناغەش هەر سەردەکەوین و بەرەو فاینەڵ دەڕۆین. بە هەمان شێوەی قۆناغەکانی تر بۆم قۆناغەش تا ڕادەیەکی باش خۆمان ئامادە کردووە بە زیادکردنی چەند استراتیژیەک و خوێندنەوەی چەند شتێکی نوێ بۆ زیادکردنی ئەو زانیاریانەی کە پێویستە لەسەر بەرنامەکە بیزانین و پێشبینیم ئەوەیە بە هەمان شێوەی بەرنامەکانی تر ئاستێکی باشمان هەبێ و بەرنامەکە بینەوە. دوای ئەوەی دوو قۆناغی یەکەممان بڕی هەستمان کرد کە قۆناغی دووەم زەحمەتتر بوو لە قۆناغی یەکەم و چاوەڕێژەکەی قۆناغی سێم لە هەردوو قۆناغی پێشتر زەحمەتتر بی و بە هۆکارش کە باشتر خۆمان ئامادە کرد و چاوەڕێی پرۆگرامێکی سەختتر دەکەین و ئەمە زۆر بە باشتر ئامادەین لە پێشتر و پێشبینیش دەکەین دووبارە سەرکەوین چونکە زۆر باش خۆمان ئامادە کردووە و بڕۆی تاویشم بە خۆمان. بە حکومەوەی قۆناغ دوای قۆناغ پرسیارەکان گرانتر دەبێت زانکۆی بەرامبەرمان بەهێزتر دەبێت ئەم جار باشتر خۆمان ئامادە کرد و سەرچاوی زیاترمان بەکارهێناوە و بە هیوای ئەوەی سەرکەوین. لە قۆناغی یەکەم و دووەمی پرۆگرامی ئەستێرەکانی زانکۆ چەند قوتابیەکمان لە چەند بەشێکی جیاوازی زانکۆکەمان هەڵبژار بۆی بتوانین سەرکەوتن بەدەستبێنین هەرەوەش بۆ هۆکاری سەرکەوتنمان بۆ ئەم قۆناغەش خۆمان باش ئامادە کردووە هیوادارم سەرکەوتن بەدەستبێنین بە دڵنیاییەوە سەردەکەوین. هەروەها زانکۆی هەولێری پزیشکی. ناوم مەڕوان قاسمە تەمەنم 23 ساڵم قوتابی قۆناغی پێنجەمم لە کۆلێژی دەرمانسازی زانکۆی هەولێری پزیشکی ئاواتمە لە داهاتوو ببمە مامۆستای زانکۆ. ناوم عەبدولکەریم سۆفیا تەمەنم 23 ساڵە قوتابی کۆلێژی دەرمانسازیم قۆناغی پێنجەم سەر بە زانکۆی هەولێری پزیشکی ئاواتم وێ لە دواڕۆژ دەرمانسازێکی کارا بووم لە بوارەکەی خۆ. من نوریان نەسرەدینم تەمەنم 23 ساڵە قوتابی قۆناغی پێنجەم لە کۆلێژی پزیشکی دیدان لە زانکۆی هەولێری پزیشکی
ئاواتمەوەی بمە پزیشکێکی لە هاتوو لە داهاتوودا. من محەممەد نەهرۆم تەمەن 24 ساڵ قوتابی قۆناغی شەشم لە کۆلێژی پزیشکی گشتی لە زانکۆی هەولێری پزیشکی ئاواتم ئەوەیە ببم بە پزیشکێکی لێ هاتوو. لە قۆناغی چارەجی پێش کۆتاییدا خۆمان حاضر کردە بە شێوەی زۆر باشتر لە دوو قۆناغەکەیکە و هەوڵماندایە ئەو معلوماتانی پێشتر هەمان بۆ دووبارە ڕازاچی سەریان بکەینەوە شتی نوێمان وەرگتیە لێە پێمان وایە ئەو قۆناغش بە هەمان دوو قۆناغەکەی پێشوو دەبڕین و بە ئەنجامێکی باش دەردەسی. لە قۆناغی سێم هەروەکو قۆناغەکانی ڕابردوو ئامادەکاریمان کردیا بەڵام بەهۆی سەختی ئەو قۆناغا ئامادەکاریمان زیاتر کردووە وەک لە قۆناغەکانی ڕابردوو و بەو ئامادەکاری کردومانە دڵنیای سەرکەوتن بەدەستێنین بە هەماهەنگی لەگە برادران. تاپان دەزانینەوە قۆناغە قوڕسرە و پرسیارەکان قوڕستر دەبێتن لێە ئەو معلوماتانێک کە پێشتری وەرمان گرت و ئەپدەیتمان کردو و معلوماتی زیاترمان وەرگرتیا و سیقەمان بەخۆیە و ئیشاڵە و قۆناغش دەبڕین دەگەینە قۆناغی فاینەڵ. لە قۆناغی سێمی بەرنامەکە دووبارە خۆمان ئامادە کردووە بە ئەپدەیتکردن و بەهێزکردنی زانیاریەکانمان لە ڕێگەی کتێب و سەرچاوی جۆرا و جۆر. بێگومان ئەم قۆناغا سەختە و سەختتریشە لەوانی پێشوو بەڵام ئێمە دووبارە ئامادەین خۆمان بسەلمێنی. خۆشحاڵم وەک سەرپەرشتیاری تیمی زانکۆی هەولێری پزیشکی لە بەرنامە ئێستێرەکانی زانکۆ و زیاتر خۆشحاڵم بۆی کە قوتابیەکانم توانیان هەردوو قۆناغی یەکەم و دووەم بە سەرتیمی بەرامبەر بە جیاوازێکی زۆر لە خاڵ سەر بکەون و ئەمڕۆژ بۆ بەڕەنگاربوونەوە لە قۆناغی سێمدا خۆیان زۆر باش ئامادە کردووە و ئەپدەیتی زانیاریەکانی خۆیان کردووە و هیوادارم بتوان ئاسێکی بەرزتر لە دوو قۆناغەکەی پێشتر پیشان بدەن. خۆشەویستان دووبارە سڵاو گەڕاینە وڵاتان و بەرنامەکە دەست پێ دەکات بە پرسیارێکی خێرا بۆ هەردوو زانکۆ. هەردوو زانکۆ ئامادەن؟ پرسیارەکە دەڵێت شانازی دەکەم بە لە سێدارەدانم لەبەر ئەوەی لە کاتی لە سێدارەدانیشدا. قازی محەممەد. قازی محەممەد. قازی محەممەد. وتەکە ئەوە بەناوبانگە هەمومان ئەیزانین. وتەکە هی پێشەوە قازی محەممەدەکە ئەڵێ من شانازی بە لە سێدارەدانم دەکەم لەبەر ئەوەی لە کاتی لە سێدارەدانیشدا پێڵاوەکانم لەسەری دوژمنەکانم بەرزترە. ئەوە کۆتا وشەی سەرکردەی مێژووی کورد قازی محەممەد بوو و زانکۆی پزیشکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە. کام کەتەگۆری هەڵدەبژێرن؟ تەندروستی. تەندروستی ئیشەکەی خۆیان ئەی یاخود بی ئەی ناوی زانستی دەرمانی ئەسپرین چییە؟ ئەی ئەسیتایل سالیسایلیک ئەسید، بی سۆدیۆم سالیسایلیت، سی مەسیل سالیسایلیت، دی ئەسیل سالیسایلیت. سی چرکەدانەیە؟ وەڵامی ڕاست ئەی ئەستایل سالسیلیک ئەسید. ئەی ئەستایل سالیسیلیک ئەسید. چاویشی ئێوەیە هەر یەکسەر کە پرسیارەکەم بخێنەوە پێشووی کە ئەیوبیەکە بێت ئێوە پێکەنی ینی کازانی لەو دەخاڵەمان بۆگەرە چەندجار لە کۆلێژ دروستمان کردووە. باشەوە بزانین ئەی ئەسیتایل سالیسایلیک ئەسید وەڵامێکی ڕاستە یاخۆت بەڵێ؟ زانکۆی پزیشکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێنا کۆی خەڵەکانتان دەخاڵ. زانکۆی نێودەوڵەتی تیشک چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ تەندروستی. تەندروستی تەنها بیماوە کەواتە بی. دەرمانی ئەنتیپایرێتیک بۆ کام لەم گرفتانەی نەخۆشی بەکاردێت؟ ئەی تاولەرز، بی ئیسهالی، سی کۆخە، دی هەستیاری. سی چرکەدانێ؟ ئەی تاولەرز.
ئەی تاولەرز محەممەد چۆن زانی تاولەرز وەڵامە ڕاستەکەی خۆم لە بەشی دەرمان سازیم ئەیدی ئەو دەرمانانم هەموو بە زانیاری خوێندووە لە کۆلێژ دەرمانی ئەنتیپارەتیک تاولەرزە وەکو ئیبۆپرۆفین و باشە خۆی لەرز و تایە تاولەرزە فەرقی نییە باشە بە بزانین تاولەرز وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ زانکۆی نێودەوڵەتی تیشک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەزێنا کۆی خاڵەکانتان دەخاڵ زانکۆی پزیشکی هەولێر کەتەگۆریەک هەڵدەبژێرن زانست ئەی یاخود بی ترشە باران لەبەر زۆربوونی کام لەم دوو گازانە دەبارێت ئەی O3 dust B SO2 NO2 C SO3 CO D CO2 CO C چرکەدانە B SO2 NO2 B SO2 NO2 مەڕوان زانیاریتان هەیە؟ ترشەباران چییە؟ بۆمان شەرحکەن لەسەر گۆی زەوی دەبارێت ترشەباران؟ دەبارێ باشە محەممەد تۆ لەوە زانیاری زیاتر بێت SO2 چییە NO2 چییە؟ ئەوانە بریتین لە دوو گاز کاتێککە لەگەڵ ئاو کار لێک دەکەن ترشک پێک دەینن یەکەچیان H2SO4 ترشی گوگردی ئەوی دیشان HNO3 هەر بچیان دەبنە باران و زیان بەخشن شەرحەکەت زۆر جوانە با بزانین SO2 NO2 وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەزێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ زانکۆی نێودەوڵەتی تیشک چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن کاتەگۆری زانست لە زانست تەنها ئەی ماوە کەواتە ئەی هۆکاری ڕقبوونی ئاو هەبوونی کام لەم ئاوێتانەیە ئەی ئەلمینیۆم بایکاربۆنات B نیکل بایکاربۆنات C پۆتاسیۆم سولفایت D کالیسیۆم سولفایت C چرکەتانێ دە چرکەتان ماوە وەڵام سی پۆتاسیۆم سۆلفایت سی پۆتاسیۆم سولفەیت زانیاریتانە بوو ڕقبوونی ئاو بە ئینگلیزی چی پێ دەڵێن نەزانن هاردنس دەزان چییە ڕقبوونی ئاو بەخۆی زیاتر پۆتاسیۆم و کالیسیۆم بابەتی خواردەمەنینەوە ئەوەندە جێمان لێبووبی لەناو مادەکانی خواردندا هەبووە زیاتر شکمان لەوە پۆتاسیۆمی چوو کالیسیۆمی زیاتر لەناو بەدوبوومی شیر هەیە زیاتر قەلق بووین لەو دووە پۆتاسیۆم ماڵژە باشە بە بزانین پۆتاسیۆم و سولفایت وەڵامیشی ڕاستە یاخۆتەڵێ
زانکۆی نێودەوڵەتی تیشک بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست کالیسیۆم سۆلفاید نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەولێری پزیشکی کاتەگۆریەک هەڵدەبژێرن. وەرزش وەرزش ئەی یاخود بی 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 زاراوەی بیمەر لە کام لە مۆرشانەدا بەکاردێت؟ ئەی کریکت بی شەترەنج سی تۆپی پێ دی هۆکی سی چرکەتانەیە. کریکت ئەی بەڵام کریکت ئەی کریکت وەڵامەکەتان نەدا بە من لە دڵی خۆتانەوەتان زانی وتوتانە ئادەی بۆمان شەرحکەن بزانین. من شەترەنجم کردووە ئەو بیمەر یعنی چی باستانە کرد؟ حەمەد دەڵێ بیم یعنی ستون ستون بیمەر یعنی ئەو کەسەبێک کە لەسەر ستون بێ ینی چاودێری ستون کە لە شترەنج و تۆپی پێ ئەو زاراوەمان بەرچاو نەکردیا هۆکی و کریکتمان هەبژار. ئۆکەی ینی 50 لە ناو کریکت و هۆکی ها کریکتان هەڵبژارد. باشە بەبزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ. زانکۆی نێودەوڵەتی تیشک کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ تەکنەلۆژیا تەکنەلۆژیا ئەی یاخود بی بی کام لەمانەی خوارەوە ماوسی کۆمپیوتەری داهێناوە؟ ئەی دۆگلاس ئینگلبارت بی هێرمان هۆلێریس سی تۆم کرانستۆن دی جاک کیلبی سی چرکەتانەیە. دە چرکەتان ماوە؟ سی تۆم کارچۆن سی تۆم کرانستۆن زانیاریتانە بوو؟ ڕاستی نا زانیاری بڵین لەبارەی تەکنۆلۆژیەوە زانیاری باشمان هەیە چکە بواری منە بەڵام ئەو کەسەی کە ئەو شتەی کردووە یان لە ساڵی چەندراوە زیاترە گەڕێت و بڵین بۆ مێژوو تەکنەلۆژیەک شتێکی دەبڵین باشە ئەم ماوس تۆ ماوس دەرسی ماوس نەخێنەوە ماوس بەکارێنی ئێستا مەسەن بیوتایە ماوس قەت بیری نەکردوەوە کێ ئەم ماوسەی دروست کردووە؟ ڕاستینە لەبەرەوەی ینی لە تەکنەلۆژیە ئەمەە ئامێرمان هەیە کەانی هیچ کەس لە جیهانە بڕۆ ناکەم توانێت هەموو جیازەکان زانانی تر ڤیزیبڵە دیارە مەسەلەن ماوس شاشەکە ئەوە بڵین کۆمپیوتەر مەسەلەن بەڵام سێرڤەر و ڕاوتەر وها تا دوایە ڕۆب بەڵام ئەگەر بیکەیتەوە کێچی دروست کردووە زۆری وانە ئەوەی شتی زۆر زیاتر دوانی فێربیت. باشە ڕاوێش با بزانین تۆم ترانستۆن وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ؟ زانکۆی نێودەوڵەتی تیشک بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست دۆگلاس ئینگلبارت نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەولێری پزیشکی کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ دووبارە وەرزش وەرزش
لە وەرزش تەنها ئەی ماوە کەواتە ئەی. ڕۆڵاند گارۆس ناوی دۆمی کامێک لەم جامی یاری تێنسە؟ ئەی جامی کراوەی فەڕەنسا، بی جامی وێمبڵدن، سی جامی کراوەی ئەمریکا، دی جامی کراوەی ئوسترالیا. سی چرکەتانێ؟ زمانەیە بەریتانیا، فەڕەنسا کراوەش نازانمە زەزام ئەمریکا، جامی کراوەی ئەمریکا، ئەکیدم ئەمریکا. سی جامی کراوەی ئەمریکا. سی جامی کراوەی ئەمریکا. عەبدولکەریم چۆن گەیشتنە ئەم دەرەنجامە؟ وڵی زۆرم جێ لێ بووە. دووش ماستەر سەیە جامی وێمبڵدن ئەو ماستەرزی پێ دەڵێم وابزانم. ئوستراڵی کراوە ئەویشم جێ لێ بوو بەس دەزانم ناوەشکەیە. لە سی و ئەی یعنی تقریبان سیەکە ڕۆڵان گارۆ دەزانم 1970 ئەمریکی ئەوزاگر مێشک مێساش ینی شتێکی بە غەڵەت خوێندبییتەوەگەنە سی وەڵامی ڕاستەکەی. بابزانین سی جامی کراوەی ئەمریکا وەڵامێکی ڕاستە یاخۆ هەڵێ؟ زانکۆی هەولێری پزیشکی بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست جامی کراوەی فەڕەنسا. نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەستبێنن. زانکۆی نێودەوڵەتی تیشک چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ سۆران دووبارە تەکنەلۆژیا. دووبارە تەکنەلۆژیا. تەنها ئەی ماوە کەواتە ئەی. کام لەمانەی خوارەوە ناسراوە بە ناردنی یەکەمین مەسەژی تێکست بە مۆبایل؟ ئەی سەمیر بەهاتیا، بی تۆماس کوریان، سی ستیڤ جۆبس، دی نیل پۆپورس. سی چرکەتانەیە؟ واتە SMS. ئەی سەمیر بەهاتیا. ئەی سەمیر بەهاتیا. بۆچی ئەیتان هەڵبژات؟ ئەوەی شتێک لەسەری جۆنێ بووبی ئەو کەسێک کە یەکەم نامەی مۆبایلی نردووە هیندی بۆ و سەمیر بەهاتیاش ناوەکەی پێرێتی هیندی بێ. دڵنیایت لەو زانیاریەت یاخۆت لە چۆ ئەم زانیاریەت وەرگرتووە؟ گوێم لێ بووە کە یەکەم تێکستی مۆبایل کەسێکی هیندی نردوێتی بەسیدی بە وردەکاریەوە زانیاری وردم نەسەرینی. هەتا ئێساش هەندستان لە بواری نێتوەرکینە بانم لە یەکەمی هەموو جیانە. یعنی زۆربەی دەوڵەتە لێزەکان ئیشی نێتوەرک و ئیشی ئەم بڵین هەندێکان زیرەکەن لە وڵاتی هەندستان بۆیانەکە. هەتا وڵاتی وەکو بەڕیدانیا لە هەندستانەوە ئیشەکان یەکرێت نەک لە ناو وەردانیا خۆی هەر لە ناو هەندستانەوە ئیشی نێتوەرکی بۆ بێت. باشە بابزانین سەمیر بەهاتیا وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ؟ زانکۆی نێودەوڵەتی تیشک بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە؟ وەڵامی ڕاست نیل پۆپورس. هەر خۆی ئەو خزمەتگوزاری دروست کردووە و یەکەم نامەش خۆی نردوێتی لە ساڵی 1992. نەتاتوانێ ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ مێژوو. مێژوو. ئەی یاخود بی؟ ئەی. ئەی. بۆ یەکەم جار مێژوو لەلایەن کام لەم شارستانیانە نووسراوەتەوە؟ ئەی چینیەکان، بی میسریەکان، سی سۆمەریەکان، دی یۆنانیەکان. سی چرکەتانە؟
تینە کۆنەکانیە دە شرکەتان ماوە بی میسریەکان بی میسریەکان بەڕایەوە یەکەم جار میسریەکان بوون کە مێژویان نووسیوەتەوە بەڵێ لەبەرەوەی میسریەکان یەکەم جار کاغەزیان داهێنا لە ڕۆکی زەل کە لە دەوروبەری نیل گەشەی دەکرد باشە مێژووی لابێ لەسەر کاغەز بنووسێت لەستا هەتا لەسەر بەردیش دەبین هەر میسریەکان لە پێشترن ڕاستە چینیەکان کۆن لەوانەیە کۆنتر بن بەڵام وەکو نووسینەوەی مێژوو پێمان وا بوو میسریەکان لە پێشترن هەم ئەو ڕۆمانانی کێسا باشە یەکەم شارستانیەت لە چ ناوچەیەک دروست بووە ئیزۆپۆتامیا سۆمەریەکان کۆنترینن باشە کام لەوانە بوون سۆمەریەکان وانە یاخود چینیەکان لە میزۆپۆتامیا نەبوونە چینیەکان میزۆپۆتامیا باشە بەو منتیقا بۆ لۆجیکە بیکەینەوە سۆمەریەکان نین بزماری نووسیتیان وڵایتەوە خۆدەکەم ێستا غەڵەتمان کردبێت باشە با بزانین میسریەکان وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ زانکۆی هەولێری پزیشکی بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست سۆمەریەکان نەتانتوانێ و دەخاڵە بەدەست بێنن زانکۆی نێودەوڵەتی تیشک چ کاتەگۆریەک هەڵدەبژێنن جوگرافیا جوگرافیا ئەی یاخود بی ئەی کام بەشی جوگرافیا باس لە ستاندارد و کوالیتی ژیانی دانیشتوانی ناوچەیەک دەکات ئەی جوگرافیای پێشکەوتن بی ئەنترۆپۆلۆژی سی جیۆفیزیک دی پێدۆلۆژی سی چرکەتان هەیە دە چرکەتان ماوە وەڵامکمان بنێ بی ئەنترۆپۆلۆژی بی ئەنترۆپۆلۆژی ئەنترۆپۆلۆژی بە واتای چیت ماناکەی زانن وەکومان نازانین نەخێر بەڵام جیۆفیزیک نییە ناسینی خەڵک بە ڕەچەڵەکیان ئەو پێوترێ ئەنترۆپۆلۆژی گومانمان لە پێدرۆلین پێدۆلۆژی و ئەنترۆپۆلۆژی هەیە باشە جوگرافیایە کە باس لە ستاندارد و کوالیتی ژیان بکات ئاخر چۆن جوگرافیایەکە پێی دەڵێن چی بەو ئەو ناوانەی کە لە بەردەمتانایە تۆزێگە بە لۆجیک بیری دەکەنەوە وەکو لۆجیک ستاندارد و کوالیتی ژیانی دانیشتوانی ناوچەیەک پێویستی بە لۆجیە لۆجیانی لێکۆڵینەوە لە بۆ هێوای بۆ چونکە ئەنترۆپۆلۆژی بێت لەسەرەوە ساسە لە بینی پێدۆلۆژی و ئەنترۆپۆلۆژیە ئەی پێدۆلۆژی چییە؟ پێدۆلۆژی ناڵم لە بینی و دوانیا دڵنیا نەبووین بەڵام پێمان باش بوو ئەنترۆپۆلۆژی هەڵبژێرین پێدۆلۆژی واتە دیراسەکردنی خاک ئەو حەقینە یا حەقی هەیە باشە با بزانین زانیارێکەکە سۆران باشە با بزانین ئەنترۆپۆلۆژی وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵەیە زانکۆی نێودەوڵەتی تیشک وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست جوگرافیای پێشکەوتن واتە دیپلۆمنت جیۆگرافی باسی ستاندارد و کوالیتی ژیان دەکات نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن جوگرافیا تەنها بیماوە کەواتە بی
قوڵترین دەریاچە لە جیهاندا کامەیە؟ A. وڵار B. ڤیکتۆریا C. سوپێریۆر D. بایکاڵ C چرکەتانە لە بایکاڵ و دی دەرناس یان لە ئەوی دی دەرناس دەریاچەی بایکاڵ خۆڵەکەی زۆر زۆرە لەبیرم لێ دەخینیتەوە بایکاڵ ئەڕۆ بایکاڵ سەڵە سەداکەی نێنەوەس دی بایکاڵ دی بایکاڵ دەزان بایکاڵ کوێیە؟ ناوەڵا ڕاستی لە سیبیریایە. ئەوانی تر لە چۆن نەزانن؟ ڤیکتۆریا ڤیکتۆریا سەرچاوی ڕووباری نیلە. ئافرم لە ئەفریقایە. ئەی وڵار لەکوێیە؟ ڕاستی نازە بایکاڵەکە ئەوەیە لە وەک دەڵێ وڵار لە هەندستانە. سوپەریۆزان لەکوێیە؟ حساب سوپڕیۆیەکە بدەی لە بەرازیل لە ئەمریکایە. بایکاڵتان هەڵبژارد و تەواوی تریا باشە قوڵێکی زانن بڵێ نازای لەکوێ قوڵێکی بزت لە چۆ بزانێ سەرەتاوەم زانی زەریایە یەکسەر زوتم پاسفیک بەس سۆمەسان کرد دەریاچێ کشامەوە. باشە با بزانین بایکاڵ وەڵامیشی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و قوڵەکەی 1642 مەترە و دەخاڵتان بەدەزێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ. زانکۆی نێودەوڵەتی تیشک چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ مێژوو مێژوو تەنها بیماوە کەواتە بی. کۆنترین دەستنووسی دۆزراوە لە کوردستان کە باس لە کڕین و فرۆشتنی زەوی دەکات و تەمەنی لە 2000 ساڵ زیاترە لە چ شوێنێک دۆزراوەتەوە؟ ئەی قەڵای هەولێر B. ئەشکەوتی هەزارمێرد C. ئەشکەوتێک لە هەورامان D. قەڵای ئامێدی C چرکەتان هەیە. فرۆشتنی خانوەگە هەزار حەزارەت بیانی حەزارەت نەبووە دە چرکەتان ماوە؟ ئەی قەڵای هەولێر ئەی قەڵای هەولێر بەیات بۆچی قەڵای هەولێرتان هەڵبژارد؟ ئەوەی ڕاستی بی ئەشکەوتی هەزارمێرد مێژوەکەی کۆنترەوە ئەو شتانەی لێشی دۆزراوەتەوە کۆنترە لە نووسین و لە دەستنووس و گرێ بەستوشکیوە و قەڵای ئامێدیش پێم وانە ئەو مێژوە کۆنی هەبی تا 2000 ساڵ دەستنووسێکی وای لە دۆزرێتەوە و ئەشکەوتێک لە هەورەمانیش ئەگەر ئەشکەوتێک شتێکی وای لێ دۆزرابێتەوە بڵنیە دەبێ ناوێکی هەبێ و ناوەکە نووسرا بە لێرە نەک ئەشکەوتێک لە هەورەمان بە ناوەکەی دیارە زۆر گرنگ نییە ها شتەکە بەس پێرە سێوابی دی نازانم و قەڵای هەولێریش ناوەندێکی گرنگ بۆەوە مێژوەکەشی 5000 ساڵە دەکرێت لە ماوەی 2000 ساڵ پێش ئێستا دەستنووس و گرێ بەسوش پێ ناوداکراوێ کە باس لە کڕین و فرۆشتنی زەوی و زارکە. باشە بابزانین قەڵای هەولێر وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ؟ زانکۆی نێودەوڵەتی تیشک بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست لە ئەشکەوتێک دۆزراوەتەوە لە هەورامان نەتانتوانێ و دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ هونەر هونەر ئەی یاخود بی بی بی
دەرهێنەری فیلمی سینەمایی ئێل کلاسیکۆ لە ساڵی 2016 کە باز لە دوو برای کورد دەکات بۆ دیتنی کریستیانۆ ڕۆناڵدۆ بە ماتۆرسکیل بەرەو ئیسپانیا سەفەر دەکەن کێیە؟ ئەی هونەر سەلیم، بی هەڵکەوت مستەفا، سی هەڵکەوت زاهر، دی شوان عەتوف. سی شرکەتانەیە. مستەفا ئەگەری 1970 هەڵکەوت مستەفایە سی و دینە دەمینێتەوە ئەیوب هەڵکەوت مستەفا. بی هەڵکەوت مستەفا. بی هەڵکەوت مستەفا. ئەی چۆن دڵنیان کە هەڵکەوت مستەفا؟ ئەکیدم هەڵکەوت زاهر و شوان عەتوف نییە. ئەوە شوان بۆ هەڵکەوت زاهر فیلمی نای هیچ پێوەیت بێ وەنیە شوان عەتوفیش کاری چییە مامۆستا؟ شوان عەتوفیش دەرهێنەری چەند فیلمێک بوو بەس ئەوە نییە 100% شوان عەتوف کۆتا فیلمی پەیکەری دڵی پەیکەری دڵ اخراج کرد عەشق و گریان و ڕۆمانسیەت و ئەی هونەر سەلیم. هونەر سەلیم لەوی ڕاستیش یعنی 120 لەوی دانێ 180 هەڵکەوت مستەفا چەند فیلمەکەمانە تا ئێستا نەدیتە ئەو کاتی حەڕس کرا و نەبڵا بۆ لەی سایتێک نەیتەک بەس هەڵکەوت مستەفا لەبەوەی زۆر دەنجی دا و خەڵاتی وەگرت زۆر ناوەکەم جێلێ بۆ هەڵکەوت مستەفا 180. باشە بابزانین هەڵکەوت مستەفا وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە، دەخاڵی ترتان بەدەزێنا، کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی نێودەوڵەتی تیشک کاتەگۆریەک هەڵدەبژێرن. هونەر. هونەر. تەنها ئەی ماوە کەواتە ئەی. ئەکتەری سەرەکی فیلمی کچەکانی خۆری دەرهێنەری فەڕەنسی ئێڤا هۆسۆن کە باز لە بەرگری چەکداری کچانی کورد دەکات دژی تێروریستانی داعش کێیە؟ ئەی ڕۆژین ئۆلکەر، بی هۆلیا ئافشەر، سی گوڵشیفتە فەراهانی، دی فێنک محەممەد. سی چرکەتانێ. سی گوڵشیفتە فەرهانی. سی گوڵشیفتە فەراهانی. فیلمەکەتان بینیوە؟ فیلمەکەم نەبینیوە بەس زانیار مرسە فیلمەکە هەیە. بەیاد زۆر دڵنیا بووی کاتتان زۆر مابوو. زۆر دڵنیا. باشە هۆلی ئافشەر کوێیە؟ ئەکتێرێکی تورکە هۆلی ئافشەر گۆرانی بێژ و ئەکتێری تورکە. خۆی کووردە لە ئەسڵا بەڵام بە ینی بە تورکی ئاکتینەکە و گۆرانی ژەڵێ. ئەی ڕۆژین ئۆلکەر. ڕۆژین ئۆلکەر و فێنک محەممەد ناناسم بەس لە گوڵشیفتە فەرهانی. ڕۆژین ئەوە گۆرانی بێژی بەناوبانگی کوردە ڕۆژین بەس هەر ڕۆژین ڕۆژی خۆمەت. ئەی فێنک محەممەد. ئەو ناناسم نازان چێ کەستان نایناسن. ئەو میس کوردستان بوو بەبزام 2016 بوو. زۆر تەماشای میس کوردستان ناکەنێەوە شەرمەگەن. باشە گوڵشیفتە فەراهانی بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ زانکۆی نێودەوڵەتی تیشک وەڵامەکەتان ڕاستە، دەخاڵتان بەدەستهێنا وە کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی هەولێری پزیشکی لەو کەتەگۆریانی کە ماون ئەدەبیات بیرکاری کامیان هەڵەبژێرن؟ بیرکاری. بیرکاری. ئەی یاخود بی؟ ئەی. ئەی. کام لەمانەی خوارەوە یەک بە دوای یەکی ئەندازەییە؟ ئەی 16
6 B 16 8 2 C 16 8 4 D 16 14 12 سی چرکەتانەیە سی وەڵام سی جیومتریک سیکوەنس سی 16 8 4 بۆچی ئەوەتان هەڵبژارد محەممەد جیۆمتریک سیکوێنس واتە هەر ئەو ژمارەیە کە هیتت زەربی ژمارە چی دەکەی ئەو ژمارەیە دەبی دووبارە زەربی ژمارەکەی دیت بکرێتەوە چار زەربی دوو بکرێت دەکا هەشت زەربی دوو بکرێت دەکات 16 دوای بەچی 16 4 64 128 256 512 تا زۆر 1024 باشە بابزانین 16 8 4 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵ زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکەتان 6 خاڵ زانکۆی نێودەوڵەتی تیشک ئەدەبیات بیرکاری کامیان هەڵدەبژێرن بیرکاری لە بیرکاری تەنها بی ماوە کەواتە بی کام لەمانەی خوارەوە ڕاستە ئەی ئینفینیتی کەم ئینفینیتی یەکسانە بە سفر بی ئینفینیتی کۆ ئینفینیتی یەکسانە بە ئینفینیتی سی ئینفینیتی لەسەر ئینفینیتی یەکسانە بە یەک دی هیچ کامیان سی چرکەتانێ دە چرکەتان ماوە بی ئینفینیتی کۆ ئینفینیتی یەکسانە بە ئینفینیتی بی ئینفینیتی کۆ ئینفینیتی یەکسانە بە ئینفینیتی بۆچی بیتان هەڵبژار ئینفینیتی یعنی بێکۆتە بێکۆتە کۆی بێکۆتا بکەوە لە ئەنجام هەر دەکاتەوە بێکۆتە بەس بێکۆتا کەمی بێکۆتا بکەی یەکسان نییە بەسفە دیار نییە غەڵەتە بێکۆتا دابەشی بێکۆتا بکەی ئەوەشان یەکسان نابی بەیەک یەکسانە بێ بەچی ئەگەر هەر بێکۆتا دەبیتن ئەنجامی بێکۆتا هەر چێکبی لە نێوانیان هەر بێکۆتا دەردەچێت ژێرەی کرد ئەو ژمارەی کە ژمارەی تری دابەشەکرێن نابێت بێکۆتا بێت ڕاستە ژێری کرد نابێ بێکۆتا بێت هیچ کامی شان یەشکە وەڵامەکی ڕاستی دێ کەواتە بابزانین بی بێکۆتا کۆ بێکۆتا یەکسانە بە بێکۆتا بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵە زانکۆی نێودەوڵەتی تیش کۆڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکەتان سی خاڵ زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن هەر ئەدەبیاتمە ئەدەبیات هەڵبژاردنیتیان نەما تەنها ئەدەبیات ماوە کەواتە ئەدەبیات لێرە هەڵبژاردنیتیانە تیا ماوە بی بەڵە ئەدەبیات ئەی یا بی 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 بەرهەمەکانی ئەیملی دیکنسۆن خانمە نووسەری سەدەی 19هەمی ئەمریکا زۆرتر لە چ بوارێکن ئەی ژیانی نائاسایی مەرگ و نەمری بی ژیانی ئاسایی و خۆشەویستی سی پەیوەندی مرۆڤ و شەڕ دی پەیوەندی مرۆڤ و خۆشەویستی
سی چرکەتانێ سەدەی 19 هیچ زەنگەی جیهانی نەبوو یعنی باکری شەخص سەدەی ئەوە سەدەی تازە ئەمریکا ئەوە ژیانی ئاسایی خۆشەویستی شازڕیتە ژیانی ئاسایی خۆشەویستی پڕای گوت ئەلی شازە ڕیتە ئەم دەرێم دەبێ شەڕشتی بابی سەدەی 19 دا چرکەتان ماوە شازەکەم وەڵام بی بی ژیانی ئاسایی و خۆشەویستی ڕاستی ئەگەر سەدەی بیستم بە تۆزێک ئاسانتر دەبوو هەڵبژاردنەکان کێشەکە لە سەدەی 19 مە لەبەرەوەی سەدەی بیستم زەنجی جیهانی دوو زەنجی جیهانی تێدا ڕوودا ینی ئاسانتر دەبەوە کات لە سەوشتانی بنووسی بە بەتەوە قڕی من و بەس سەدەی 19 ئەی مەرگ و نەمری لە سەدەی 19 مە مەسەلەن شتەکە ئەوەیە ئیلا دەبی کەس نەدەمرد هەمووی ژیانی ئاسایی و خۆشەویستی و دنیا پەمەی بووە شتەکە یعنی ئیلا دەبی شخصەکە بناسی ئاگات لە بەرهەمەکانی بین زادەزانانی ئەوە ئەیمیلی دیکەنسن ناناسن ئافرەت ینی بەلای شتانە لەوانێدا بەلای عەتفدا ڕێژ لە بەروی کە ئافرەتە بەلای ژیانی ئاسایی و خۆشەویستی و باشە با بزانین ژیانی ئاسایی و خۆشەویستی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی هەولێری پزیشکی بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ژیانی نائاسایی مەرگ و نەمری پێچەوانە بوو نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی نێودەوڵەتی تیشک لە کەتەگۆریەکان تەنها ئەدەبیات ماوە کەواتە ئەدەبیات اینجا لە ئەدەبیاتیش تەنها ئەی ماوە کەواتە ئەی تەوەری سەرەکی بەرهەمەکانی مارک تواین نووسەری ئەمریکی لەسەر کام لەم بابەتانی خوارەوەیە ئەی پەروەردەی هەڵەی منداڵان بی نادادپەروەری و ڕەگەزپەرستی سی ڕژێمی ستەمکار دی سیستەمی ئابووری وڵات سی چرگەتانەیە بێلم دوانە بێت دا چرکەتان ماوە بی نادادپەروەری و ڕەگەزپەرستی بی نادادپەروەری و ڕەگەزپەرستی بەیات بۆچی نادادپەروەری و ڕەگەزپەرستیتان هەڵبژارد پێم وایە ئەگەر ڕژێمی ستەمکار و یانیش سیستەمی ئابووری وڵات بواە دەمناسی چونکە لەسەر بوارانە زۆر دەخوێنمەوە و مەجارە مارک تواین نەناسی ئەو ناناسی و بۆ پێی کە ئەمریکیش بووە نووسەرێکی ئەمریکیە نووسەر هیچ کتێبێکی ناتۆ دەبەرچاوە بۆ پێی کە ئەمریکیش بووە ینی لەو دووەش نەبووە پەیمان وایە دەکرێت لە دادپەروەری و ڕەگەزپەرستی بچون کە ژمارەی زۆر نووسەری ئەمریکی لەو بارەیە نووسیوانە دەکرێەوە شووە باشە با بزانین نادادپەروەری و ڕەگەزپەرستی وەڵامیشی ڕاستە یاخۆت هەڵەیە زانکۆی نێودەوڵەتی تیشک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان چل خاڵ بەڕێزان و خۆشەویستان قۆناغی یەکەمی بەرنامەکەمان قۆناغی کاتەگۆریەکان کۆتایی هات لە نێوان هەردوو زانکۆی هەولێری پزیشکی و زانکۆی نێودەوڵەتی تیشک بەڵام قۆناغیشتر ماوە ئەویش ڕوبەڕووبوونەوەی تاکەسیە پێشەوەی بچینە ئەو قۆناغە ئەمەوێ خاڵەکانتان بۆ بخوێنمەوە زانکۆی نێودەوڵەتی تیشک چل خاڵ
زانکۆی هەولێری پزیشکی 6 خاڵ. بەڵام ئێوە دەزانن و ئەو خۆشویستانش دەزان کە ئەو خاڵانە ئەکرێت لە قۆناغی داهاتوە گۆڕانکاری بەسەردا بێت. لە سەرەتاوە کاتەگۆری تەکنەلۆژیامان هەڵبژاردە ئومێدیەوەی وەڵامی پرسیارەکە بزانین. کاتێ پرسیارەکە هاتە سەر شاشە ئەوە بوو کێ یەکەم کەس مەسیج بە مۆبایل ناردووە. ڕاستی من زانیاریم نەبوو لەسەر بابەتەکە، بەڵام بە کۆتەنگی بڕیارماندا کە سەمیر بەهاتا هەڵبژێرین لەبەرەوەی وامان بیست بوو کە یەکەم کەس مەسیج بە مۆبایل ناردبێ کەسێکی هەندی بووە، زانایکی هەندی بووە. بەڵام دواتر وەڵامەکە نێڵ بوو بەداخۆ نەمازانی. لە کاتەگۆری هونەر پرسیاریەوەمان دەکرێت کە ئەکتەری سەرەکی فیلمی کچانی خۆرچەیە. زانیار مەسەر فیلمەکە هەبوو و دەشم زانیی ئەکتەری سەرەکی فیلمەکە کە گوڵشفتە فەرەهانی ئەکتەری ئێرانی بوو و بە خۆشحاڵی وەڵامە ڕاستەکەمان داوە و وەڵامەکەش ڕاست دەرچوو. کاتەگۆری تەندروستیمان هەڵبژارد کە لە پرسیارەکەدا داوای ئەوەی دەکرد دەرمانی ئەنتیپارەتیک بۆ چ نەخۆشیێک بەکاردێ. ئەوە بوو لە وەڵامی ئەی نووسرا بوو لەرزووتا کە وەڵامەمان هەڵبژارد و وەڵامی دروست بوو دەخەڵمەمە دەسێنە. کاتەگۆری بیکاریمە هەڵبژارد داوای هەڵبژاردننی هاوکێشەی ڕاستی دەکرد. ئێمە وەڵامی ئینفینیتی کۆنی ئینفینیتیمە هەڵبژار کاتەگۆری بیکاریمە هەڵبژارد داوای هەڵبژاردننی هاوکێشەی ڕاستی دەکرد. ئێمە اختیاری ئینفینیتی کۆ ئینفینیتی یەکسان بە ئینفینیتیمە هەڵبژارد وەڵامە ڕاستەکەش هەرەوە. لە کاتیگۆری زانست پرسیارێکمان ئاراستەکرا کە دەیپرسی لەسەر ئەو دوو گازێک کە زۆربوونیان دەبێتە هۆی دروستبوونی ترشەباران. منیش زانیاریم هەبوو لەسەر ئەم پرسیارە و بەدڵنیاییەوە وەڵامی SO2NO2 هەڵبژارد و ڕاست دەرچوو. دوای ئەوەی کاتەگۆری بیرکاریمان هەڵبژارد پرسیارەکەمان ئارەسە کرا کە دەیگوت کام یەک لەو ژمارانەی خوارەوە یەک بە دوایەکی ئەندازەیە. دیارە وەڵامەکە سادە بوو و ئەو وەڵامی سیمان هەڵبژارد کە بریتی بوو لە 4 وەڵامەکە ئاسانە هەر ژمارەێکیان زارانی دوو دەکەی لەبی ڕقەمەکەی دواتر دەربسی و خۆشبەختانە وەڵامەکەشمان ڕاست دەرچوو. دوای ئەوەی لە کاتیگۆری تەندروستی پرسیارێکمان لەواتەوە کە بەم شێوە بوو ناوی زانستی ئەسپریم کام لەمانێ خوارەوەیە و لەبەرەوەی پرسیارەکە ئیخساسی خۆمان بوو و وەڵامەکەش لەمان ئاسان بوو کە وەڵامی ڕاست ئەستالیک سالسیلیک ئەسیدە. لە کاتیگۆری مێژوو پرسیارێکمان بۆ هات کە وتی بۆ یەکەم زار مێژوو لە سەردەمی کام لەم شارستانەتانی خوارەوە نووسراوە. دیارە ئێمە مسرەکانمان هەڵبژارد سەرڕایەوەی گومانمان هەبوو کە سۆمەریەکان بێت چونکە بێگومانمە کە سۆمەرەکان کۆنتترین شارستانێتن بەڵام گوتمان نەوەک مێژویان نەنووسی بێتەوە. مسرێک کۆنەکانمان هەڵبژارد بەڵام بەداخە وەڵامەکەمان ڕاستە. خۆشەویستان دووبارە سڵاو گەڕای وڵاتان هاتنینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی لە نێوان هەردوو زانکۆی هەولێری پزیشکی و زانکۆی نێودوڵەتی تیشک. پێشووی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنمەوە. زانکۆی نێودوڵەتی تیشک 40 خاڵ. زانکۆی هەولێری پزیشکی 60 خاڵ. دەزانن ئەو خاڵانە دەکرێت گۆڕانکاری بەسەردا بێ بەرزتر بێتەوە کەمتر نابێتەوە بەڵام دەکرێت خاڵەکان بەرزتر بێتەوە. بۆ هەردوو بەشدار بوو 5 پرسیار هەیە هەر پرسیاری 5 خاڵی لەسەرە. ئێوە بەبیرتانێنمەوە کە ململانێ دەکەن بۆ ئەوەی کە نزیک بنەوە لە فایناڵ. ئێمە ئێستا لە چارەکی پێشکۆتان لە چارەکی پێشکۆتا کە تەواو بوو 3 زانکۆ مێنێتەوە. ئەو 3 زانکۆیە کام زانکۆی کە زۆرترین خاڵی بەدەست هێناوە ئەویان بە ئیسراحە دەچێتە فایناڵ چاوەڕێیەکە. 2 زانکۆ مێنەوە و 2 زانکۆیە ململانێ دەکەن بەریەک دەکەون. کام زانکۆ زۆرترین خاڵی بەدەستێنا ئەوە دەچێتە لای ئەو زانکۆی کە چاوەڕێی کردووە ئەچێتە فایناڵ. فایناڵەکەش ئیتر بزانین کێ سەر دەکەوێت کێ نازناوەکە بەدەستدێنێ. نازناوی ئێستێرەکانی زانکۆ واتە خەڵاتە گەورەکە خەڵاتە مەزنەکە کە بریتە لە 20,000 دلار هەر قوتابی 5,000 دلاری بەرەکەوێت. وە خەڵاتی دووەمیش کەم نییە 10,000 دلارە هەر قوتابیەی 2,500 دلاری بەرەکەوێت. بابینەوە بۆ لای ئێوە بزانین ئێوە ئامادەن
لەم قۆناغا ململانێکە بەردەوام بێت و زانین کێ سەر دەکەوێت. ئامادەن؟ لە زانکۆی هەولێری پزیشکی عەبدولکەریم. عەبدولکەریم بەخێر بێیت. لە زانکۆی نێودەوڵەتی تیشک ڕاوێژ. ڕاوێژ تۆش بەخێر بیت. پێنج پرسیار هەر پرسیاری پێنج خاڵی دەسەرە. با پرسیارەکە بخوێنمەوە ئینجا دەست بدەم بۆ تۆن. باشە؟ پرسیاری یەکەم بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت تەزووی AC کورکراوەی چییە؟ زانکۆی نێودەوڵەتی تیشک. Access current. چی جاریشی بیلەرەوە؟ Access current. Access current. هەڵێ عەبدولکەریم ئەزانی؟ AC کورکراوەی چییە؟ ئۆتۆ کاونتەر. ئۆتۆ کاونتەر. ئەویش هەڵەیە کەستان نەتانزانی وەڵامە ڕاستەکە ئەڵتەرنەتیڤ کۆرنت. بیرتان هاتەوە؟ بەبیرماتەوە. دە باشە بەڵام نەتانتوانی پنجقاڵە بەدەست بێنن. دووەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت لە ڕۆندێکی تەواوی یاری گۆڵفدا چەند چاڵ هەیە؟ زانکۆی نێودەوڵەتی تیشک. 11 چاڵ. هەڵەیە عەبدولکەریم ئەزانی؟ 9 چاڵ. 9 چاڵ. ئەویش هەڵەیە وەڵامە ڕاستەکە 18 چاڵ. جاوەرە گۆڵفکە و تۆپەکان بخەرە 18 چاڵەوە. سێم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت کام سەرۆکی ئەمریکا بۆ یەکەم جار لەسەر شاشەی تەلەڤیزیۆن زانکۆی نێودەوڵەتی تیشک؟ جۆرج بۆشی باوک. بڵین بۆشی باوک. جۆرج بوشی باوک. هەڵەیە کام سەرۆکی ئەمریکا بۆ یەکەم جار لەسەر شاشەی تەلەڤیزیۆن دەرکەوت؟ فرانکلین ڕۆزڤێلت. فرانکلین ڕۆزڤێلت. زۆر ڕاستە عەبدولکەریم توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. چوارەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت نیشاندانی وێنەکان بەهۆی ڕووناکی بە شێوازی سێڕەهەندی چی پێدەگوترێت؟ بۆ سەرجارە بام بڵێم زانکۆی نێودەوڵەتی تیشک چی پێدەگوترێت؟ هەڵەیە عەبدولکەریم ئەزانی؟ 3 داینامیک. 3 داینامیک. ئەویش هەڵێ من لێرە ئەڵێم سێڕەهەندی واتە 3D سێڕەهەندی بەڵام وەڵامە ڕاستەکە هۆلۆگرافی. نەتانتوانێت پێنج خاڵە بەدەست بێنن. پێنجەم پرسیار واتە کۆتا پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت کام گازی دەگمەن بە زۆرترین ڕێژە زانکۆی نێودەوڵەتی تیشک؟ ڕێژە لە گەردوندا دەدرێت. زوو لە سناوە بۆ تۆنەگا وەڵامەکەم لە ئەودەیە لە ئەوەدا. بۆچی چاوەڕێ نەکرد با پرسیارەکەم خوێنایەتەوە جا دەست نایە بۆ تۆنا. باش خەریزانم مەگەر لە ئەودا بیزانم لە هەوادا هەریزانم. شانسی خۆت کامیان ئەڵێ ئاوەڵی هەواڵی چێڵ هایدرۆجین. هایدرۆجین. کام گازی دەگمەن بە زۆرترین ڕێژە لە بەرگە هەوای زەویدا هەیە؟ زینۆن. زینۆن. ئەویش هەڵەیە ڕاوێژ دەزانی تۆ؟ ئۆسری؟ ئۆتری نە. وەڵامە ڕاستەکە ئێوە کەستان نەتانزانی بەڵام وەڵامە ڕاستەکە ئارگۆن. زۆر سپاسی هەردوو کتارەکەم سنۆ شوێنەکانی خۆتان. زانکۆی هەولێری پزیشکی مەڕوان. مەڕوان بەخێر بێیت. لە زانکۆی نێودەوڵەتی تیشک محەممەد. محەممەد تۆش بەخێر بێیت. پێشەوە بینیتان هاوڕەکەتان ڕاوێژ پەلەی کرد لەبەرەوە با پرسیارەکە بخوێنمەوە اینجا دەست بێن بە بۆ تۆنا. پێنج پرسیار بۆ ئێوە و هەر پرسیارەی پێنج خاڵی لەسەرە و پرسیاری یەکەم دەڵێت سارترین چینی بەرگە هەوای زەوی کامەیە؟ زانکۆی نێودەوڵەتی تیشک. ستراتۆسفێر. ستراتۆسفێر. تراتۆسفیر. چی؟ تراتۆسفیر. تراتۆسفیر. ئەویش
ئەویش هەڵەیە چی محەممەد ترۆپۆسفیر ترۆپۆسفێر وەڵامە ڕاستەکەی کەستانەتان زانی بەداخەوە محەممەد دوای بیری کەوتووە باشە دووەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت لە خشتەی خولی توخمەکاندا کام توخم بە پێی ئەلفوبێ ئینگلیزی یەکەمین توخم زانکۆی هەولێری پزیشکی ئارگۆن هەڵەیە لە خشتەی خولی توخمەکاندا کام توخم بە پێی ئەلفوبێ ئینگلیزی یەکەمین توخمە هایدرۆجین هەڵەیە وەڵامە ڕاستەکە ئەکتینیۆم ئەو پێنج خاڵەشتان بەدەست دەهێنا سێم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت ئاڵای ئەمریکا لە 50 ئەستێرە و چەند هێڵ پێ 13 هێڵ بەڕوان زۆر ڕاستە پێنج خاڵت بەدەستێنا بۆ زانکۆکەت چوارم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت تریتیۆم ئایزۆتۆپی چ توخمێکە تریتیۆم ئایزۆتۆپی چ توخمێکە زانکۆی هەولێری پزیشکی تیتانیۆم هەڵەیە محەممەد دەزانی ڕێدیۆم ئەویش هەڵەیە وەڵامە ڕاستەکە هایدرۆجین کەستانەتان زانی پێنجەم پرسیار بۆ ئێوە کۆتا پرسیار و پرسیارەکە دەڵێت ژمارەی خۆبەخش لە دوای ژمارە حەوت کامەیە ژمارەی خۆبەخشی لە دوای ژمارە حەوت کامە 21 بەڕوان هەڵەیە محەممەد دەزانی مەقسەدی چێ لە خۆبەخش ژمارەی خۆبەخش هەشت تێناگەم لە پرسیارەکە ژماری خۆبەخش چۆن نازان کەستان نەتان زانی تۆ زانی مەڕوان ژماری خۆبەخش چییە؟ ئەو ژمارانی کە تاکن ینی بۆ نمونە کۆ ناکرێتەوە لەگەڵ ژمارەکانی کە بکەوە جارانی پێ بکاتە و ڕقەمە بۆ نمونە هیچ ڕقمێک ئیلا یەک جاران حەوت دەکات حەوت 13 خۆی وەڵامە ڕاستەکە 11ەیە ژمارەی خۆبەخش تەنها دابەشی خۆی و ژمارەیەک دەبێت ئەوە پێڵەن ژمارەی خۆبەخش زۆر سپاسی هەرووتانەکەم پشتەوە شوێنەکانی خۆتان زۆر سپاس لە زانکۆی هەولێری پزیشکی وریا وریا بەخێربێیت لە زانکۆی نێودوڵەتی تیشک ئوسامە ئوسامە خۆش بەخێربێیت پێنج پرسیار بۆ ئێوە هەر پرسیارەی پێنج خاڵی لەسەرە پرسیار یەکەم دەڵێت وێنەی کام زانای بیرکاری ئیسلامی لەسەر دراوی 10,000 دیناری عێراقی زانکۆی نێودوڵەتی تیشک ئیبن هەیثەم زۆر ڕاستە حەسەن ئیبن هەیثەم ئوسامە توانیت پێنج خاڵ بەدەست بێنی بۆ زانکۆکەت دووەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت خێراترین ئاژەڵی وشکانی کامە زانکۆی نێودوڵەتی تیشک ئاسک هەڵەیە وری ئازانی لە ئینگلیزی پێڵێن چیتا چیتا کوردیسیە وەریا زۆر ڕاستە چیتا وەڵامە ڕاستەکەی و توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت سێهەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت شۆڕشی سەید ڕەزا پێشەوای کوردانی زازا لە چ ناوچەیەکی باکوور بوو زانکۆی نێودوڵەتی تیشک دیاربەکر هەڵەیە وری ئازانی دەرسیم ئافەرمووریا توانیت پێنج خاڵی تر بەدەستبێنی بە وەڵامە ڕاستە
چوارم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت کیشوەری ئاسیا لە چەند وڵات پێک هاتووە؟ زانکۆی نێودەوڵەتی تیشک. هەفتا و دوو وڵات. ئوسامە هەڵەیە وری ئازانی 63 وڵات. وریا وەڵامەکەی تۆش هەڵەیە وەڵامی ڕاست کیشوەری ئاسیا لە 48 وڵات پێک هاتووە. پێنجەم پرسیار کۆتا پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت لە سەدا 20 ژمارەی دوو دەکاتە چەند؟ زانکۆی هەولێری پزیشکی. 1.2 1.2 0.4 ئوسامە وەڵامەکەت زۆر ڕاستە و توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. زۆر زۆر سپاسی هەڵوتانەکەم بچنەوە شوێنەکانی خۆتان. لە زانکۆی هەولێری پزیشکی محەممەد. محەممەد بەخێربەی. لە زانکۆی نێودەوڵەتی تیشک بەیاد. بەیاد تۆش بەخێربەی. کۆتا 5 پرسیارە. هەر پرسیاری 5 خاڵی لەسرە. و پرسیاریەکەم دەڵێت یەکەمین سەرۆک پەرلەمانی ئافرەتی هەرێمی کوردستان کێ؟ زانکۆی نێودەوڵەتی تیشک. ڤاڵا فەرید. بەیاد زۆر ڕاستە توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. دووەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت لە چ ساڵێکدا زمانی ئینگلیزی بووە زمانی فەرمی ئەمریکا؟ لە چ ساڵێکدا؟ زانکۆی نێودەوڵەتی تیشک. 1748 هەڵەیە محەممەد دەزانی؟ 1752 ئەویش هەڵەیە 1700 ڕاستە بەڵام 1795 نەتاتوانی 5 خاڵە بەدەستبێنن. سێم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت ئاڵای کوردستان چەند تیشکی لەست؟ زانکۆی نێودەوڵەتی تیشک. 21 زۆر ڕاستە پرسیارەکە ئاڵای کوردستان چەند تیشکی لەسرە 21 تیشک. بەیاد توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. چوارم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت کام سەرکردەی مەغۆڵ لە هەولێر شکستی؟ زانکۆی هەولێری پزیشکی. هۆلاکۆ. زۆر ڕاستە محەممەد خێراتر بووی لە بەیاد کام سەرکردەی مەغۆڵ لە هەولێر شکستی هێنا؟ هۆلاکۆ. توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. کۆتا پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت کام ئۆتۆمبیل لەسەر ناوی تاکە کوڕی هێنری فۆرد ناو؟ زانکۆی هەولێری پزیشکی. کام ئۆتۆمبیلی هەر ئەوەندەی خوێن بووتەوە ئەڵێمەوە. محەممەد پەلەت کرد پرسیارەکە بە شوێنەی بۆ بەیاد بخوێنمەوە. کام ئۆتۆمبیل لەسەر ناوی تاکە کوڕی هێنری فۆرد ناونرا؟ بەیاد دەزانی؟ ناوی کوڕە. کەستان نەتانزانی. محەممەد نەتزانی؟ سیارەکە تێگەیشت بووم بەڵام نەمزانی. ناوکەت لە یاد نەبوو. کام ئۆتۆمبیل لەسەر ناوی تاکە کوڕی هێنری فۆرد ناونرا؟ ئۆتۆمبیلی ئەتسڵ. نەتانتوانی و 5 خاڵە بەدەستبێن. زۆر زۆر سپاسی هەردووکانەکەم بچنەوە شوێنەکانی خۆتان. بەڕێزان خۆشەویستان ململانەکەی نێوان زانکۆی هەولێری پزیشکی و زانکۆی نێودەوڵەتی تیشک کۆتایی هات. ئەمەیە خاڵەکانتان بۆ بخێنمەوە. زانکۆی نێودەوڵەتی تیشک 60 خاڵ.
زانکۆی هەولێری پزیشکی 85 خاڵ. زانکۆی نێودوڵەتی تیشک بەداخەوە بەجێمان دەیەڵەن من سوپاسانەکەم کە ئێوە بەشداریتان کرد و ماندوو بوون و توانا و وزەی خۆتان پیشاندا. ئەوە خۆی لە خۆیدا جێگەی دەستخۆشیە. هیوادارم لە ژیانتانە سەرکەوتوو بن، لە خوێندن سەرکەوتوو بن و کۆڵنە دەربن و ئینشاڵڵا ساڵی داهاتووتان بینینەوە. زۆر زۆر سوپاسانەکەم و چەپڵەیەکیش بۆ زانکۆی نێودوڵەتی تیشک. چەپڵێکی قایمتر بۆ زانکۆی هەولێری پزیشکی.